هاتووەتە سەر گۆڕی هاوسەرە کۆچکردوەکەی خێزانی مامەڕیشەیە. لە 36مین ساڵیادی شەهیدبوونیدا باز لەوە دەکات ڕیشە و هاوڕە شەهیدەکانی بۆ بەدەستهێنانی ئازادی و خۆشگوزەرانی خەڵکی خەباتیان کرد و ژیانیان بەخشی، کەچی موچەی بکوژانی چەند هێندەی موچەکەی مامەڕیشەیە. نیشتیمان ئەو نازناوەیە کە مامەڕیشە لە کچان حەسەنی خێزانی ناو لەو کاتە بەدواوە بە نیشتیمان ناو دەبرێت. بۆ خۆشی ناوی تەواوی نەجمەدی شکورە وەک باز دەکرێت بەوەی شەهیدبوونی هاوڕێیەکیەوە بڕیاری داوە ڕیژ نەتاشێت و دواتر ناسنامەی مامەڕیشەی پێبەخشراوە. بەرچاوم چۆن نادە بەرچاوم چەندڕشە ئەمەە خەباتی گورە منە ڕەنجی دا و سەیری کە سەیرە مەسوولانەکە و سەیری ئەم هەمووین کایە خەبات ڕێ و خەباتی نەکرد خانی چاگو سیارەی چاگو چۆنەوانە چۆن بیرم نایێت و ئێمە خەباتمان هەنێک کەسی خوان شتێبانی و ئێمە لەو دوورانی بەوا ئێمە کردمان هەنێکی خوات. کە سوکاری مامەڕیشە ئەوە دەخەنە ڕوو لە هەرێمی کوردستان پۆست و ئیمتیاز زیاتر بە جاش و مستەشارەکان دەدرێت وەک لە خانەوادی شەهیدان. باز لەوەش دەکەن دەنگۆی موچەی بەرزی بکوژانی مامەڕیشە لە شەهیدانەکەی ڕیشە و هاوڕێکانی ئازارێکە زیاتر برینیان دەکولێنێتەوە. ئەوە کۆمەڵێکن کەوا وایان لەو بارودۆخە کردووە کەوا بکوژانی شەهیدان کەوا ئەوەی کەوا دەستی خوێنی سوورە بە خوێنی شەهیدان وایان کردووە لەم دۆخە وایان کردووە لەم هەرێمە کەوا ئەوان ئیمتیازاتیان زیاتر بێ کەوا جێگەی نیگەرانی ئێمەیە. ئێمە حەزەکەین هەموو کەسێکەوە لەم هەرێمەیە کەوا لە کوردستانە لە یەک ئاستێکا بێ نەک کۆمەڵێک چین و توێش کەوا لە پلەیەکی باڵایان و کۆمەڵێکیش لە پلەیەکی خواردتر. لە ساڵیادی کۆچی دوایی مامەڕیشەدا هاوڵاتیەک لە فەیسبوک دەنووسێت سەدان و هەزارانی وەک ئەو شێرە پیاوە ژیان و گیانی خۆیان بەخشی بۆ ئازادکردنی کوردستان، کەچی سەرۆت و سامانی ئەو وڵاتە بەرپرس و منداڵی بەرپرس بە گیکلاکس و ڕانجڕۆڤەر و ڤێلاکانیان بەسەر قوتی میلەتەوە کەش و فشی پێوە دەکەن. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.